پێدەچێت ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی باکووری کوردستان دەستپێکی قۆناغێکی نوێ بێت بۆ باکووری کوردستان و تورکیا. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا دەڵێت تورکیا بەردەوام دەبێت لە بەرەنگاربوونەوەی هێزە کوردەکان لە ناو شارەکاندا و موراد قەرەیلانیش دەڵێت ئەوەی ئێستا ڕوودەدات جەنگێکی ناوخۆییە لە تورکیا. شەرەفەدین ئاڵچی کە سیاسەتمەدارێکی ناسراوی باکووری کوردستان بوو لە ساڵی 2012دا کۆچی دوایی کرد، چەند ساڵێک بەر لەوەی کۆچی دوایی بکات هۆشداری دایە حکوومەتی تورکیا و ڕایگەیاند ئەو نەوەی ئێستای سەرکردەکانی کورد دوایین نەوەن کە حکوومەتی تورکیا شانسی ئەوەی هەیە بۆ چارەسەری پرسی کورد دانوستانیان لەگەڵدا بکات، چونکە لەناو کۆمەڵگەی کوردیدا خەریکە نەوەیەکی ڕادیکاڵ پێدەگات کە هەرگیز ئامادە نابێت لەگەڵ حکوومەتدا سازش بکات. پێدەچێت مەبەستی شەرەفەدین ئاڵچی ئەو گەنجانە بێت کە لە ماوەی ڕابردوودا لە ناو شارەکانی باکووری کوردستان ڕۆبەڕووی سوپا و هێزە ئەمنیەکانی تورکیا بوونەتەوە و وەک خۆیان دەڵێن هەرگیز ئامادە نین تەسلیمی سوپای داگیرکەری تورک ببن. لە 4 ڕۆژی ڕابردوودا پێکدادانەکان نێوان گەنجانی کورد و هێزە ئەمنیەکانی تورکیا کەوتۆتە قۆناغێکی نوێوە. تا ئێستاش قەدەغەکردنی هاتوچۆ لە شار و شارچکەکانی سلۆپی، سووری ئامەد، نسێبین، جزیرە، کەربۆران، شەمرەخ بەردەوامە. حکوومەتی تورکیا دەڵێت لەو 4 ڕۆژەدا 68 چەکداری سەر بە پەکەکەیان کوشتووە، بەڵام لایەنی کوردی ڕەتی دەکاتەوە و دەڵێن ئەوانەی کوژراون چەکداری پەکەکە نەبوون بەڵکو کەسانی مەدەنین. بەپی میدیاکانی نزیک لە پەکەکە لەو 4 ڕۆژەدا 6 هاوڵاتی مەدەنی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کوژراون کە سیانیان منداڵ بوون و لە بەرامبەریشدا 4 ئەندامی هێزە ئەمنیەکانی تورکیاش کوژراون و بە دەیان خانووی هاوڵاتیانیش سووتێنراون. موراد قەرەیلان ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەرایەتی پەکەکە دەڵێت لە ڕۆژی 14ی ئەم مانگەوە قۆناغێکی نوێ دەستی پێکردووە، ئەویش قۆناغی جەنگی ناوخۆیە لە تورکیا. قەرەیلان هۆشداریشی داوە بە بەردەوامبوونی هێرشەکانی سوپا و هێزە ئەمنیەکانی تورکیا پەیوەندیەکانی هەردوو گەلی کورد و تورک بە یەکجاری دەبچڕێت. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا لە ئامەد کۆبوونەوەی نائاسایی کۆنگرەی جڤاتی دیموکراتیک ئەنجام بدرێت. سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پارتی دیموکراتیک گەلان هەدەپە لەم بارەیەوە ڕایگەیاند لە کۆبوونەوەکەدا لەبارەی ڕاگەیاندنی خۆبەڕێوەبەری دیموکراتیکەوە بڕیاری گرنگ و چارەنووسساز دەدرێت و بڕیارەکەش جێبەجێ دەکەن. دەمیرتاش لەبارەی دۆخی ئێستای باکووری کوردستانیشەوە بە توندی هێرشی کردە سەر ئەردۆغان و داود ئۆغلۆ ڕایگەیاند ئەوان لە بەرامبەر هەڕەشەکانی رووسیادا وەک پشیلەیەکی ترسنۆک دەرکەوتن، بەڵام 10,000 سەربازیان ڕەوانەی جزیرە کردووە و دەیانەوێت خۆیان وەک شێر و پاڵەوان نیشان بدەن. دەمیرتاش وتیشی ئێمە لە سەرکەوتنی خۆمان دڵنیاین، هەر لە منداڵێکی 7 ساڵانەوە بگرە تا دەگاتە پیرێکی 7 ساڵان، هەمووان دەست دەخێنە ناو دەستی یەکتر و کۆتایی بە فاشیزم دەهێنین. لە دوای دەستپێکردنەوەی شەڕی نێوان پەکەکە و سوپای تورکیا، ڕۆژ لە دوای ڕۆژ دۆختی باکووری کوردستان ئاڵۆزتر بووە. بە بۆچوونی بەشێک لە چاودێران لە ئێستاشدا هیچ هیوایەک بۆ هێوربوونەوەی دۆخەکە نییە و ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت وەک هەندێک لە بەرپرسانی پەکەکە دەڵێن دوور نییە دۆخەکە بگاتە ئاستێک کە گەڕانەوەی بۆ نەبێت.